وشەویستەکەم داواکەر و جەزات و پاک و پەروەردگاری چی ڕوا قەدرێ و چی ڕۆژمعە مبارەکەینە هەرچی بەزەی و ڕەحمەتشە مجژمل مارە داواکەر و جەزات و پاکی پەروەردگاری کە کەرۆمە بە ئەهل و تەقوای و ئەهل و خواناسی و دینداری و ئیستیقاما بۆ پەنەسەر و ئیدی نەپاک و شیرینەیە ئەگەر گەرەکما بۆ باس و حەزرەتی کەرمی صلی الله عليه وسلم مەتامێ چەنی جەماڵیش نیشمێرە و چەنی باس و دیدگای جوانش کەرمێ ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه وسلم یۆشا بە مانگ و یۆشا بە وەرەتا و یۆشا بە لؤلؤ و برواری باس و دەم و چەم و شیرینیش کەرۆنە گەرەکمە خزمەتتانە بلو خزمەت و کتێبی محەممەی ئەمینی محەممەی ئەمین یۆنچا کتێبە نازارا کە مەبۆ یانە هەورامیەوە چەنەژ نەبوو کە سەرگروشتە و یاد و حەزرەتیش کرد بە درێژیشان نووسریان فەرماوە گوزەرێوەن جە گوزەران و دەوران و پێغەمبەری صلی الله عليه وسلم چێگەنە بە هەورامیەوە فرە ڕەسەنی جوان تەرجەمە و قسەکە معبەدیش کردن معبەد ژەنێوە ڕۆچەرمێ بێ کە بە خزمەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم یاوێ بێ کات و هیجرەتیشەنە لە ئا دەوارەینە لاشدا دەوارنشینێ نەخوێنەوارە دوور جەگریاگێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دی بزانە چێ تاریفێش کەرۆنە و چەنی وەسفێش کەرۆنە فەرماوە پیایم دی وەشپەنەکەوتە دەم و چەم گەش وەشتەور و تەرز ئەنە لەمەش نامێ بێ نەگنۆشپەنە ئەنەش سەرزل نەبێ کە ڕۆژ عیبە جوان خاس و ڕێک و پێک چەمپان و برژانگ درێژ دەنگ ناسک و مەیلە و گڕ دیڵەمەس چەمسیا و برۆ درێژ و باریک ئەبرۆ پەیوەست قشسیا و گەردەن بەرز ڕیشی پەڕوپان ئەر بێدەنگ بێ سەنگین و گران ئامێوە زوان گەوهەر وارنێ عین و دڕ و یاقوتێ وەش پێکیابەوە پاسە واچێ پیایە زوان شیرین بێ قسە نەرم و دانە دانە بێ نەفرەواچ و نەمات و مۆت دەنگش جەگردی ڕەساتەر بێ دوور و مەکین و نزیک و شیرین چوارشانێ بێ نەکۆتا نەبەرز چەم تێر و تەماشەش نەبێ چەم قەت تێر و تەماشەش نەبێ خەڵفێ ناسک بێ بەین و خەڵفەکانە زیابێ شەو یەرەکەی کە چەنیش بێنێ جوان خاستەر و ماقوڵتەر بێ ڕەفیقیش بێنێ دەورەشا دابێ قسەش کردێنێ گرگۆشش پەیگێرێنێ دەسوورێکش دێگر ئەنجامش دێنێ خزمەتش کەرێنێ دەور شاگێرتە بێ نەڕ و تاڵ بێ نەبۆڵە بۆڵکەر بێ ئی ئافرەتە ڕۆچەرمێ ئی وەسفا پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم کەرۆ دەی بەخوا ئانێ کە ئارۆ دانیشگاچە تەمامنان مەتاوە پێسە باس و خواس و ڕنگدانەوەوە جوان و کەسێوە کەراکەوی ناش بەڵام جوانی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئینا ئاسێوەنە تەنانەت ئینسانەکێ مەلائیکەکێ گرت عاشقی دیڵار و پێغەمبەری بێنێ صلی الله عليه وسلم گر حەز کەرێنە بە یا حوزورش و گۆشش وەنە گێرە تەماشە و دیڵەنی جوانیش کەرا هەریۆجە ئێمە کە بە ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەشناسرێنمێ بەشێجە عەقیدەیما ئانەنە کە ئیمان ماچانە بۆ پێغەمبەر وێما صلی الله عليه وسلم جوانترین پێغەمبەرە خاسترین پێغەمبەرە بین و پێغەمبەران عەلەیهیم الصەلاة والسلام بەشێجە عەقیدەیما ئانەنە کە لاشەی مبارەکش جەگر بەنی ئامیەکە سەر و زەمینی جە ئەوەڵ تا ئاخر جەگردیشا تۆکمەتەر و کامڵتەر بیان داواکەر و جەزات و پاک و پەروەردگاری جەدیدەنی شیرینی ئایی بێبەشێمان نەکەرۆ